لە ئەمڕۆوە کە دەکاتە 2025 لە 10 شوێنی جیاوازی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کامێرەی تۆمارکردنی تیژڕەوی دەکەونە کار. ئەو کامێرانە دەکەونە 10 شوێنی جیاواز لە سنوورەکە. ئەو ڕێگای منی لێم ئێستا ڕێگای جوسایدی سپیلک خەلیفانە. ئەم ڕێگایە کراوە بە کامێرەی پوینت تو پوینت هەر لە دوای پێچەکانی سپیلکەوە تاوەکو گەیشتن بە ڕێگای کەمەربەندی خەلیفان. ئەم ڕێگایە کامێرەی پوینت تو پوینتی لێدانراوە و خێرایی ڕێگە پێدرا و لەم ڕێگایە 100 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. جگە لێرە لە 5 شوێنی تر کامێرەی جێگیر دانراوە کە ئەم 5 کامێرەی خێرایی ڕێگە پێدراویان 80 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. ئەم 5 شوێنانە پێک دێن لە کامێرایەکیان دەکەوێتە جوسایدی گشتی سۆران بۆ دەواازەی شارەکە لە نزیکی نەخۆشخانەی ئاشتی و یەکێکی تر لە کامێرەکان دەکەوێتە ڕێگای سۆران بۆ گوندی خەلکان کە دەکەوێتە نزیکی پارکی گوڵان و کامێرایەکی تریان دەکەوێتە ڕێگای کاولۆکان بۆ جوندیان. یەکێکی تر لە کامێرەکان لە سنووری قەزای مێرگەسوورە دەکەوێتە سەر ڕێگای بلێ بۆ ڕێزان و کامێرایەکی تریان لە سەر ڕێگای سۆران بۆ مێرگەسوورە. ئەو 5 کامێرایە خێرایی ڕێگە پێدراویان 80 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. وەجگە لەمە 4 کامێرەی تریش دانراون کە ئەم 4 کامێرایە خێرایی ڕێگە پێدراویان 6 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. یەک لە کامێرەکان دەکەوێتە قەزای خەلیفان لە جوسایدی سەرەتای قەزای خەلیفان یاخود ڕێگای داخلبوون بۆ قەزای خەلیفان کە دەکەوێتە نزیکی پێشانگاکانی ئۆتۆمبیل و 3 کامێرای تر کە خێرایی ڕێگە پێدراویان 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەکەونە سنتەری قەزای سۆران. بەم شێوەیە کە یەکێک لە کامێرەکان دەکەوێتە گەڕەکی کانی. کامێرایەکی تریان لە دێڵزیانە لە جوسایدی زانکۆ بۆ بینای ئیدارەی سربەخۆی سۆران و یەکتر لە کامێرەکان دەکەوێتە ترافکلایتی سۆران بۆ ڕۆواندز کە ئەمانە خێرایی ڕێگە پێدراویان 6 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. تەنها ئەوەی کامێراکەی ترافکلایتی سۆران ڕواندز نەبێت کە ما جگە لەوەی کە سەرپێچی خێرایی تۆمارەکات و لەو کاتێک کە ترافکلایی سوورە شۆفێر ئەگەر لە چرای سوور بدات بە هەمان شێوەی خێرایی سەرپێچی بۆ شۆفێران تۆمار دەکات و هاتوچۆی سۆران داوا لە شۆفێرانەکات بۆ ئەوەی دوور بن لە سزای سەرپێچی ڕێنمایی ڕەچاوی ڕێنماییەکانی ئەوان بکەن و لە خێرایی ڕێگە پێدرا و زیاتر شۆفێری نەکەن.